ئازاوین بەکردنەوەی ئەم پێشانگایە کە لە پووریەکە قوتابخانەکەمان یەکەم ساڵی کردنەوەیەتی واتە تازە کراوەتەوە. ئەمە هەم نەفەسێکە بۆ قوتابیان و هەم ئاشناکردنی قوتابیانە بە کلتور و فۆلکلۆری باو باپیرانمان، بۆیە هەر لێرە شەوە دەستخۆشی لە بەڕێوەبەرەتی پەروەردەی چەند سەماڵەکەم کە هاوکاری تەواوی کردوین بۆ ئەمە بەستە. بەشدار بووین لە کردنەوەی پێشانگای فۆلکلۆری قوتابخانەی باڵای سەرەتایی. دەستخۆشیان لە یەکەم بەڕاستی شکارەکانە زۆر زۆر جوان بوو، زۆر ڕێک و پێک بوو. بەشداریەکی بەرچاوی خوێندکارانی قوتابیانی پێوە دیارە. سەرجەم مامۆستایان بەشدارن لەم چالاکیە. بە شێوەیەکی گشتی پیشانگاکەیان زیندووکردنەوەی شتی فۆلکلۆری هەر لە جلو بەرگ و لە خواردن و لە سەرجەم شتە فۆلکلۆریەکانی کوردەواریمان دەستخۆشیان لە یەکەم بەڕاستی زۆر سوپاسیان دەکەم. ئەمە بە پێویستە زانم من بۆ ئەوەی نەوەی نوێ مناڵەکانمان ئاشنا بن بە دابوو نەریت و کولتوری ڕابردوومان کە باو باپیرانی ئێمە لە لادێکانە چۆن ژیاون، خواردنیان چی بووە، دانیشتنیان چۆن بووە، دیوەخانەکانیان چۆن بووە. دەستیان خۆشە من سوپاسیان دەکەم.